سڵاوتان لەبێ چۆنن دیدەنم پۆدکاستی ژیواتان پێشکەشەکەم. بەرنامەی ئەم جارەمان تەواو جیاوازە، باسی خودناسین و چۆنێتی مامەڵەکردنەکەین لەگەڵ خەڵکو و چۆن بتوانین کەسێک بین خۆمان و ناخی خۆمان بناسین. زۆرن ئەو کەسانی کە باسی ئەم شتانەمان بۆکەن، بەڵام کێن کە بەڕاست و دروستی و بەوردی پێمان ئەڵێن خودناسی چییە و بۆچی گرنگە. ئاوەر حاجیم لەگەڵە ڕاوێژکاری خێزانە، زۆر بەوردی و بەجوانی باسی ئەو شتەمان بۆ کات و بەزانستی و بۆمان شیەکاتەوە ئەمڕۆ بۆچی گرنگە ئێمە خودی خۆمان بناسی. ئاوەرێکیان بەخێربەی. زۆر سپاس. دوای خۆناسینە پێم بڵێ خودناسی چییە؟ زۆر سپاس بۆ میوانداریکەتان، خەنگیان بەهاتان پێبەخشیم. مناوەرە حاجیم، ڕاوێژکاری خێزانی، لە بواری خودناسیە کارەکەم. لە ڕاستیە خودناسی ئەتوانین هزار جارە و پرسیارە لە من بکەی بە هزار وشە و بە هزار پێناسی جیاواز وەڵامی بەڕێستانێمەوە. ئەتوانین بڵێ خودناسی گوێگرتنە لە خۆت، خودناسی ئارامیە، خودناسی تەرکیز خستنە سەر کەسایەتی و ناخی خۆتە، خودناسی دووبارە خۆپەروەردەکردنەوەیە، خودناسی جیهانێکی جیاوازترە لەو جیهانەی کە ئێمە گەورە ئەبین و فامەکەینەوە ئەیبینین. خودناسی گەڕانەوەیە بۆ پەروەردەی فیترەتی خۆت کاتێک هاتوویتەتە دنیا، بەڵام لە ڕێگەی پەروەردەی غەڵەت و ژینگەی نالەبار و بار و دۆخی ناگونجاوە لە فیترەتی خۆت دوورکەوتویتەوە، دووبارە بێ خۆت پەروەردە بکەیتەوە و جیاوازتر لە هەموو پەروەردەکە ئەو قۆناغانی کە بە پەروەردە پیاە هاتووی پەروەردەی بکەیتەوە کە بۆ کەسایەتی و ژینگە و ماینسێتی تۆ گونجاو بێ، عقڵێتی تۆ گونجاو بێ. کەی پێویستە ئینسان خۆی بناسی؟ ئایا تەمەنێک، قۆناغێک، کاتێکی دیاریکراو هەیە بۆ ئینسان؟ نەخێر، کاتێکی دیاریکراو نییە بۆ خودناسی، بەڵام عادەتەن ئەو کاتێک کە تۆ چیتە ناو پرۆسی خودناسیەوە، ینی قۆناغێکی ئاسانیە، یان چوونە ناوی نییە پرۆسەیەکە بڵێ تەمەنێکە یان قۆناغێکە ساڵێکە. زیاتر ئەو کاتە تۆ چیتە ناو پرۆسی خودناسیەوە کە لە ڕاستیە تووشی ڕووداوێک، بارودۆخێکی قورس لە دەستدانێک، پرسیار لە مێشتا دروستە بێ، من کێم بۆ لێرم، بۆچی ئەم ڕووداوانە بۆ من دووبارن، بۆ ناگەم بۆ شتێک کە ئەمەوێ. عادەتەن ئەوانی کە ژیانیشیان با بڵین پێرفێکتە، بۆ چێژ لە ژیان نبینم، بۆ منم هەموو شتم هەیە، بۆم هەموو سیارە باشە و ژیانە باشە و دایک و باوکە باشە، بۆ لە ناخەوە هەست بە ئارامی ناکەم، بۆ هەست بە چێژ ناکەم، بۆ هەز ناکەم ئینسانێکی بە سوودم، کاریگەرم. ئەم پرسیارانە یەکەم زەنگی دەواازەیەکە کە تۆ تیا بڕۆیتە ناو پرۆسی خودناسی. نەخێر هیچ تەمەن و قۆناغێکی نییە و دەستپێکی هەیە، بەڵام کۆتایی نییە. ویستم ئەوەت پێ بڵم کەی دەست پێ ئەکا، بڵێ کەی ئینسان ئیتر ئەبێت ئەگەر کەسێک ناسی بێ نەزانێت لەو قۆناغایە، ئەمڕۆ ئەم پۆدکاستی ئێمە ببینێ بزانێت کە کەوتۆتە ناو قۆناغی خودناسینەوە بە پێویستی خۆی. بەڵێ زیاتر ئەو کاتی کە تووشی لە ڕاستیە سەختیەبی، تووشی لە دەستدانەبی، تووشی قورساییەبی، تووشی شکانەبی، تووشی نەگەیشتن بە هەدەف و ئامانجێگەبی، تووشی ئەوابی هەوڵت بۆ شتێکدا و لە شتێکی ترایی بە نیەتی پرۆسەیەکی خۆش تویتەتە ناو قۆناغێکی ترەوە، جا هاوسەرگیریە، زانکۆیە، کارە، هەر شتێکە ئەوە نەبوو کەویستت. یعنی ئەو دەقەی کە تۆ تووشی شۆکەبی ئەڵێ من کێم، لەکوێم، ئێرە کوێیە. باش، ئەمە کۆمەڵێک بنەما و خاڵی دیاریکراومان هەیە، کۆمەڵێک چۆنڵی پرانسیپ و ڕێکخستنمان هەیە کە کەسەکە بتوانێت بەم پرانسیپانە ئەگەر بزانێ گەشتۆتەنا ئەو قۆناغەوە، بەم پرانسیپانەیە بڕوات، بەم خاڵانەیە بڕوات تا بتوانێت بە شێوەیەکی دروست خۆی بناسێ، نەکەوێتە غەڵەتەوە، نەکەوێتە قۆناغێکی خراپترەوە. بەڵێ لە ڕاستیە هەروەی کە ئەگەیتە ئەو پرسیارانە، ئەگەیتە شۆکێک، ئەگەیتە ڕووداوێکی نەخوازراو، بۆنە لە دەستدانە، جابوونەوەیە، خیانەتە، شکستی داراییە، شکستی متمانە و خۆشەویستیە، ئیتر ئەگەیتە پرسیارکردن لە خۆت. زۆر کات ئەگەر خۆی گەور هەمومانی خۆشەوێ، بەزتر ئەگەر لەسەر ڕێی داهێت بی، ئەگەیتە ئەو پرسیارانە لە چەند شوێنی تر و جێگەی ترا باسی ئەم کرۆ پاراستۆڵ بەکارنانی. زۆر کەس کاکەوتە قۆناغێکی شکستەوە، بۆ نمونە بازاڕی، کڕین، سەفەر، سیاحەت، ڕووکەشگەرایی، مادیگەرایی ئەکات بۆ ئەوەی ئەم بارودۆخی بیر بچێتەوە بۆ سەیرەکە دوای فترێک هەماشت بۆی دووبارە بێتەوە. کاتێک کە ڕووداوەکان زۆر دووبارە بێتەوە گەیتە عمقی پرسیار بۆچی ئەم شتانە بۆ من دووبارن، بۆ من شکستێنم، بۆ من تووشی لە دەستدان بووم، بۆم کەسم خۆشویست لە دەستم باجا لە دەستدانی
وفات مردن بێ یاخود لە دەستانی جیابوونەوەی فیزیکی بێ ڕۆحت عەزێتی ئەگا پرسیار لە خۆتەکەی من کێم بۆچی تووشیم شتە بووم ئیتر لەوێ دەواازی خودناسی دەست پێکە کۆمەڵک تایبەتمەندی و بنەمای سەرەکی هەیە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوەی خۆیان بناسن یەکەم شدەوەیە کە تۆ حکم نەدەی یعنی چۆن یعنی ئێمە بەڕێزت پرسیار کردو بۆ ئەوەی غەڵەت نەکە لە ڕاستیە غەڵەتکردن ئاساییە بۆ مرۆڤ متکامل نییە خی گەورە بۆیە کە ئینسانی دروست کردو بۆی ژیان تاقیکاتەوە تەجروبە بکە و ڕێگەی هیدایەت بدۆزێتەوە باش و لە ڕێگەی غەڵەتکردن و تەجروبەوەیە ئێمە ڕێگەی هیدایەت دەدۆزینەوە هیدایەتی چی هیدایەتی لە پێشان ناخی خۆم چکە ئێمە هەموو کات کاڵین هیدایەت پێمان وایە هیدایەت ئەو با بڵێن سحرەیان ئەو ڕێگایە کە خی گەورە بەرەو لای خۆیەمان بە بەڵام لە ڕاستیە کاتێک کە خۆتە ناسی بێویستی خۆت بێ ئەوەی کە یعنی خۆت بەرنامە ڕێژی بۆ بکەی وەک هەر شتێکی ژیان چۆن نێسە لە ماڵەوە ڕێکەوتوم توماچم بۆ لای دیدن خان بۆ فڵانە شوێن ئەو ڕێگەی دیاریم کردو بۆ لۆکیشنەکە ئەم گەێنێ بە تۆ خودناسی ڕێک ئاوایە کە تۆ ئەتگەێنێ بە خودی خۆت بێویستی خۆت لەسەر ڕێگەی خواناسینی لەسەر فترەتەکەی کە خی گەورە بۆی دروست کردووی وردە خۆت بەرەو ئەوە ڕۆی بەبێ هیچ سانسۆرێ بێ هیچ قەید و یاسایەکی قرس واتە چی واتە خودناسی بنەمای یەکەمی ئەوەیە حکومەیە ئەمە ڕاستە ئەمە غەڵەتە تەنیا تەرکیزت لەسەر خودی خۆت بێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم زۆر چاوەڕوانی گۆڕانکاری لە ڕووکە شامە بە ینی و کەسانی کە خۆیانە ناسنەڵێ مە مسامن کۆرسەکەم وەرگە ڕایۆژ و مەگە هەموو شتەکان زۆر بۆم کاریگەرن زۆر بۆم تازن بەس هیچ گۆڕانکارێک لە خۆمان نبینم گۆڕانکاری لە ناخۆ دەستپێکە لە هەستەوە دەستپێکە لە ئەقلیتەوە دەستپێکە شتێکە کە بە نابینرێ بەرجەستە نییە پرۆسەیەکە قوڵە لە ناوە دروست ئەبێ کاتێک گەزانی ڕنگانەوەی لە دەرەوە هەیە خۆش دەستی پێ ناکەی پێتەڵەن فڵانە کە زانی ئێستا وەک جاران زۆر حروگنیت فڵانە کە زانی ئێستا وەک جاران زۆر تووڕە نابی ئەزانی ئێستا وەک جاران ڕەنگی زۆر زەق بەکار نایانی هەرچەنە ڕنگ بەکارهێنان پەیوەندی بە خودناسیەوە نییە بس ئەها بە بێویستی خۆت هادی ئەبیتەوە لەسەر خۆ ئەبیتەوە ئەزانی ویستە وەک جاران زۆر بەردەست نیت یعنی ئەمانە هەمووی تایبەتمەندی خودناسی باشە یەک جیاوازی ئەومان بۆ بکە زۆرێک لەوانەی کە باسی خودناسیەکەن بە نازانستی باسی ئەواکەن کە خودناسی گۆشەگیریە ئایا لە ڕووی زانستیەوە ئەم شتە وایە بوونی هەیە ئایا بەڕاستی کەسێ خۆی بناسە ئیتر گۆشەگیرە بێ پەیوەندی کۆمەڵایەتەکانی لاوازە بێ لەگەڵ کەسی چواردەوری داڕێت لە ڕاستیان نازانم مەبەستت چییە بە تایبەتی بەڵام خودناسی پرۆسەیە ئەگەر کەسەکە خۆی پیای تێ نەپەڕی بێ ئەتوانێت تەنیا ئەو خاڵە جەوهریانە وەربگرێ کە وەریگرتووە سە بۆ نم بەشداری کۆرسێگەکەم ناوە دەرەوەی وڵات بەشداری وەرکشۆپێگەکەم کتێبێگە خوێنمەوە تێگەم لێت زۆر ڤیدیۆم بینیوە ئەڵێ کاتێک خۆتە ناسی پێویست ناکە مەسەلەن ئیتر بچی بۆ ماڵی خزمەکانە ئیتر پێویست ناکە گوێ لە خزمەکانە مەسەلەن بەڕاستی قسەکەت جوانە مەسەلەن پێویست ناکە حساب بۆ دەوروبەرت ینی دەوروبەرت چ گوناحێکیان هەیەتەوە خۆت ئەناسی یان نایناسی وایە جاگەربا بە هەڵی خۆت مەناسە چ تاوانێکی هەیە ئەو کەسی بەرامبەرە تۆ خۆتە ناسی یان نایناسی بۆ ئەبێت تەرکی عیلاقی لەگەڵا بکەی ئایا هەر بەڕاستی پەیوەندی کۆمەڵایەتی کاریگەری هەیە لەسەر خودناسی نا بە پێچەوانەوە من یەکێک لەو تایبەتمەندیانی کە باسم کردوتم حکومەیە پەلەت نەبێ و لە ڕاستیا بەرپرسیار بە ئارام و لەسەر خۆبە تەنیا بۆ ئەوەیە ڕێگاکرد لێ غەڵەت نەبێ ئەمە بنەماکانی خودناسی بوون باش لەگەڵ یا هەنگاوێکی تریت تەرکیز خستنە سەر خۆتە قۆنا یعنی خودناسی پرۆسەیە کە هەرگیز تەواو نابێ پرۆسەیە کە نقطەی کۆتایی لەسەر دانانی پرۆسەیە کە بە کۆرس و بە کتێب و بۆ وەرکشۆپ و بە پۆدکاست و بە ڕاوێژ کۆتایی نایە بڵێ خۆم ناسی ئەسڵەن هەر لە پرۆسەی ژیانکردنا تۆ کە بە بەردەوامی هەوڵیت و تەرکیزت لەسەر خۆتە و پێداچوونەوە بە خۆتەکەیت و بە باشیەکانە دڵخۆشیت و تێبینی لەسەر خۆ دەنووسی دووبارە باشەکەیت و بەردەوامی تۆ لەسەر پرۆسەی خودناسی بەڵام پرۆسەی خودناسی لە قۆناغی یەکەما کە ئەڵێن تەرکیز خستنە سەر خۆتە لە ڕاستیە ئێمە پێویستمان بەوەیە کەسەکە دابڕێنین لە ژینگەی خۆی دیدەخان
من ئەو عیلمەی وەرم گرتووە بۆ خودناسی هیچ ینی 5 ساڵ 6 ساڵ پێش ئێستا هیچ بەتەمانە بووم بگەم بەم قۆناغی ئێستا ببم بەو ئاوارەی ئەم ئەزمونە هاوبەشی پێ بکەم لەگەڵ خەڵکیە لە ڕاستیان من خودناسی وەرگرتووە بۆ خودی خۆمە وەرگرتووە و من ئەو پرۆسەیە ینی چەند زانستی بۆ ئەوە ئەزموندارە بۆیە من باست بۆ بکەم کە خۆم پیای تێپەڕێوم نەک باسی شتێکت بۆ بکەم کە تەنیا بینیومە ینی من ناباسیش ئەڵێ سەد حەکیم بەقی دەدەدارێ نازانێ ئەو کەسی کە پێی تێ ئەبڕێ جوانتر و باشتر ئەدای ئەو شتاکات لەو کەسی کە بەزانێت ڕەحمەتی خوا لێبێ جا من بە شتێکا تێپەڕیوم یەم ئەزمونونەکەت بۆ باسەکەم نەک لایەنە زانستیەکەی بەڵێ قۆناغی یەکەم دابڕینە لە کۆمەڵگا دابڕینە لە خێزان دابڕینە لە شوێنی کارەکەت ینی بە شێوازی فیزیکینە بە شێوازی ئەوەی تەرکیزی تەواوەتیت لەسەر خۆت بێ تو شێوازە ڕۆحێکاڵێ بەڵێ تو چیت ئەوێ بۆچی ئەم ڕفتاراناکەی بۆچی ئەم هەستانت هەیە بۆچی فلانە کاردانەوەتەیە لە مقابلی فلانە قسەیە ئەمانە خود پەروەردەکردنە قۆناغێکی کاتیە میکانزم و ڕێگە و شێوازی خۆی هەیە یعنی پرۆسەیەکی ڕاهێنانە لە دوای ئەمە کە خۆت ئەناسی کەساتی خۆت ئەناسی هەستەکانی خۆت ئەناسی ناوەوەی خۆت تەواو تاو شارەزای هەموو جارێک منەڵە مەگەر خی گەورە بیویستایە پاداشتی کردەوەکانی ئێمە بە بەدەستێنانی بەهشت و دۆزەخ بێ تەنیا کردەوەکانی خۆمان بێ تەنیا لەگەڵ خودی خۆمان و عیبادەت بێ بخوای گەورە ئێمە خستە ناو ئەشکەوت و قاڕ و هەریەکەمانی لە شاخێکادانە تاوا پەرستش بکە و عیبادەتەکەت هەموو جارێکی لە نوێژەکان و بنەماکانی دین بابەتە نەزەریەکەیەتی یەقینەن باوەڕهێنانە بەخوای گەورە لە دڵەوە ئەی عملەکەی چییە؟ ئەوەی کە من و تۆ پێکەوەین ئەوەی کە خی گەورە ئەم هەموو بەشەرەی دروست کردووە بەم هەموو ڕەنگە بەم هەموو ئایدیا بەم هەموو دینە جیاوازە بەم هەموو عقلێتە جیاوازە میزانی حەسەناتی ئێمە ئەولایەنە نەزەری من چۆنەکەم بە عملی لەگەڵ تۆ تەعاملە لەگەڵ یاکە نەعبد و یاکە نستەقیم اهدنا الصراط المستقیم ئەمانە هەمووی ئەبێ من لەگەڵ تۆ عملیان تطبیقیکەم من چ کاتێ تطبیقیەکەم کە بەڕاستی تعامل لەگەڵەکەم ئەی بۆ ئەوەی تعاملێکی دروست بکەم من لەو سەرەوە ئەمەم ببێ بە حەسەنات ئەبێ خۆم بناسم بۆ چکە من کە خۆمەناسم خۆی خۆمەناسم کە خۆی خۆمەناسم ئەچمە سەر ئەو فیترەتەی کە من بۆی دروست بووم کە ئەچمە سەر ئەو فیترەتەی خۆم بۆی دروست بووم ئازادم بێ کۆتوبند ئەلێرەیە قسەکە دروستە بێ خۆناسین یعنی تعاملکردن لەگەڵ خەڵکی بەخواستی خۆم گفتوگۆکردن لەگەڵ خەڵکی بە بڕیارەکانی خۆم هەڵسەنگاندنی بیرروڕای خەڵکی دەربارەی خۆم بە فلتەراتی مێشکی خۆم من تێکەڵە بم گوێگرم گفتوگۆ ئەەکەم بەڵام ناهێڵم هەموو بیرکردنەوەیەک بێتە ناو مێشکی من ناهێڵم هەموو قسەیە کاریگەری لەسەر من دروستکە ناهێڵم هەموو مووقیفێک ببێتە هۆی ئاڵۆزی فشار لە ناخی من تو حرەکەیەکەکەی من پێی تێگەچم مانای وان نییە کە 100% تۆ خەڵەتی دوول لە ڕووی بەڕێزت تۆ بێڕێزی بە منەکەی زۆر ئاساییە ئەگەر من خۆم بناسم تۆ بێڕێزیت بەرامبەر من نەکردووە لە پێشا تۆ بێڕێزیت بەرامبەر خۆت کردووە و تۆ نمایندەی ڕفتار و بیرکردنەوەکانی خۆتی و من هیچ شتێک لەو شێوەیە لە خۆماشک نابم احتیادی کاردانەوەیکی خراپم نابێ بەمە دەڵێن سنوور جارێکی تر ئەوەندە لەگەڵ تۆ تێکەڵ نابم ئەم شتم بەرامبەر بکەی بەڵام لە شوێنی کارەکەشمی بەڵام خێزانمی خوشکمی خاڵۆژمی پورزامی ئەزیزی منی مەجبورم بتبینم بە جۆرێکی تر تەعاملەکەم ئێمە پێویستیمان بە تێکەڵا پێویستیمان بە تەعاملکردنە پێویستیمان بە ولایەنە کۆمەڵاتیە بە عەکسەوە کەسانی کەیان یانە پرۆسەی خودناسی یان ڕاوێژ وەرەگرن یان کێشەیەکیانەیە ئێمە دوای کەمتر لە چەند هەفتەیەک پێیانڵی تێکەڵ بن چکە ئەو تێکەڵیە بۆ لایانی دەرونی و ڕۆحی خۆمان پێویستە چکە خی گەورە ئێمەی ئاوا هێنایەتە دنیا خێزانێکمان بینی لە نەخۆشخانەیەکە یەک دنیا خەڵکمان بە دەورە و دوای چوی ناو عایلێک و دوای لایەنە کۆمەڵاتێکە دوای گەورە پەروەردە خێزان کۆمەلگا قوتابخانە تازە ئێمە فیترەتمان بۆ شێوەیە ناتوانانی بە تەنیا گۆشەگیر بی و بڕۆی بڵێ من بە تەنیا خۆمەناسی یەک شتی تر با باسکەین ئاوارەگیان نەخۆشیە دەرونیەکان هیچ کاریگەریان لەسەر پرۆسی خۆدناسین هەیە ینی چۆن بۆ نونم با بۆشی کەمەوە هەنێک کەس هەیە ئەم کەسە نەخۆشی دەرونی هەیە چەند جار من گوێم لێ بووە لە چەند چاپێکەوتنە و بەڕوبەڕوو چەند دکتۆر ئەم کەسە خۆی ناناسێ بۆیە تووشی نەخۆشی دەرونی بووە بۆیە چواردە هێندە کاریگەری لەسەری هەیە تا تووشی ئەم نەخۆشیە دەرونی بۆ گەیاندویانە بەم حاڵەتێک ئێستا هەیە ئایا بەڕاستی گەرم کەسە خۆی بناسێت چواردەوری هێندە کاریگەری لەسەر هەیە
بخات حاڵەتێک و تووشی نەخۆشی دەرونی بێت و عیلاج و دەرمان وەرگێ. قسەکە جوانە لە ڕاستیە ئەو بابەتە پسپۆرێکی دەرونی قوڵتر ڕەنگە لە ڕۆزانستێکە وەڵام باتەوە، بەڵام من وەگوتم ئەزموندارێکی ڕێگەی خودناسی هاوبەشی پێکردنی ئەو ئیلهام ببێ بە ئیلهام بەخش لەگەڵ ئەوانی ترە ئەوەیە کە کاتێک کەسەکان تووشی نەخۆشی دەرونی ئەبن، نەخۆشی دەرونی نەگرفتی دەرونی ئەوەیە کە لە ڕاستیە هەر پسپۆرێکی دەرونی توانێت چارەسەریانکە. تازە بڕواناکەم و قسەیەتی ماری بارودۆخەکەی ئەو بکە، چونکە ئێستا ئەو وەک نەخۆشێک سەیرەکرێ، دوای ئەوەی بارودۆخەکەی هێواش بووە ئەو کاتە ئەتوانێت ئەنجا بێت تۆکو ڕاهێنەرێکی خودناسی ئیشی لەسەر بکەی، بۆ چونکە کاتێک کەسێکی کە خەمۆکە سترێسە قەلەقە و تووشی شڵەژانی جۆری کەسایەتی بووە، تووشی شیزۆفینیا بووە، تووشی با بڵێن بارودۆخێکی قورس بۆ پێویستی بە عیلاج و دەرمانە، هەتا بارودۆخەکەی ئاسایی نەبێتەوە نەگات و حاڵەتێکی هاوسەنگی تا ڕادەیەک تۆ ناتوانانی وەکو پرۆسی خودناسیشی لەسەرکەی فعلەن قسەکەی بەڕێست و ئەو کەسانش کە کردیانە 100% ڕاستە. لە لاوازی کەسایەتیمانە قسەی دەوروبەر کاریگەری هەیە لەسەرمان، لە لاوازی کەسایەتیمانە کاردانەوەی دەوروبەر کاریگەری لەسەرمان، لە نەناسینی خۆمانە بە قاڵبی کەسەکانی دەوروبەرمان پێناسەی خۆمانەکەین، لە ونبوونی خۆمانە لە چاوی ئەوانە بە دوای خۆمانە گەڕین، لە ونبوونی خۆمانە لەسەر زمانی ئەوانە بە دوای شوێن و مەکانی خۆمانە گەڕین، لە نەبینینی عیزە نەفسی خۆمانە بەهامان چەنە کەساتیمان چەنە بکەم بڵام فەرقی بینی عیزەتی نەفس و خودناسی و خۆپەرستی خەڵک چۆن جێیکە بزەبت، یعنی ئێمە بەهای خۆمان ناناسین چاوەڕێین کەسی دەوروبەر پێمان بڵێ قیمەتی تۆ چەنێ. عیزە نەفس بە شێوازە کوردیەکەی خۆمان تۆ خۆت چەنە بینی، تۆ خۆت چۆنە بینی، بەهای تۆ چەنە، بەهای تۆ بە پارەنا، بەهای تۆ بە زێڕوزی و نا، بەهای تۆ لە شوێنێک کە شایستەی تۆ نییە لەوێ نەبی، بەهای تۆ قسەیەک کە هی کەسایەتی تۆ نییە نەیکەی، بەهای تۆ ڕفتارێکە لە تۆ ناوەشێتەوە نەیکەی. ئیدی ئەخرما موستا ئەو بەرامبەرم بێڕێزیەکە من چی بکەم، ئەو چەندین جار سنووری منە بەزێنێ من چی بکەم، ئەو هەموو قسەکانی منە گێڕێتەوە من چی بکەم، یعنی ئەڵێ دۆستەکەم دوژمنمە من چی بکەم، ئەلویا بەهای تۆ چی بکە چی بکە عیزە نەفسی خۆی جارێک دوان سیان چوار ئەم کەسە هەمان شت بەرامبەر تۆکە، تۆش هەر بە دوای بەهای خۆتە ئەگەڕێی لە کەسایەتی ئەوە یەک تۆس مەسافەیەک بە بەخۆت. باش ئاوارێکیان لە بینی عیزەتی نەفس و خودناسی ئەزانێت چیە، بەڵام ئەی لە بینی ئینسانێکی غرور و خۆبەزلزانە لەگەڵ خودناسیە چۆن جیایکێنەوە. هەنێک کەس هەیە بەڕاستی خۆی ناناسێ بەڵام غروری زۆر زۆرە، پێشی وای خۆی ناسێ، پێشی وای خۆی ئەناسێ و خۆشی لە زۆر شت ئەپارێزێ. ڕەنگە هەنێک جار ئێمە بڵین خۆمان وڵین دەستی خۆش بێ، کەس ناتوانێت هیچی بەرامبەر بکە، کەس ناتوانێت هیچی پێ بڵێ، بەڵام ئەو لە ترسنۆکیە. بەڵام ئایا بەڕاستی هەر بەڕاستی ئەم کەسانە لە ڕووی دەرونی و ناخەوە چۆنن؟ جاوەڵا با من بۆت پێناسە بکەم. خۆناسین واتە ئاشنابوونی مرۆڤ بە خۆی و لەو قاڵبەی کە بەرامبەر خۆی هێتی، لەو وێنایی بەرامبەر خۆی هەیەی تێکەڵە بێ لەگەڵ ئەوانی تر و ئەوانی تر بە جۆرێک ئەکات بە هاوکاری بەدیهێنانی ئامانجەکانی خۆی لە ژیانە و خۆشی هاوکارە بێ بۆ بەدیهێنانی ئامانجەکانی ئەوانی تر، تێکەڵبوونە لەگەڵ خەڵکی، ئاوێتەبوونە لەگەڵ خەڵکی، بەڵام بە خۆپاراستنی تەواوی کەسایەتی بە هەموو جستەکان و جستەی هەست و بێر و باوەڕ و دڵ و ڕۆحی و جستی فیزیکیەوە. بەڵام خۆپەرستی دابڕانی خۆتە لە خەڵکی، یعنی چوونە مەقامێکە ئێمە خۆمان کە کەسەکەەوە ئابینین ئەڵین ئەو لە بەرزیایە، لە لوت بەرزیات، لە تێکەڵ نەبوونە، لە پاراستنە، لە ئەساسە ئێمەی تەعامل لەگەڵ ئەو کەسانەیە ئەکەین کە تووشی ئەو حاڵەتە بوون. لە ڕاستیە زۆربەی زۆری ئەم کەسانە لە ترسنۆکیایە. ترسنۆکی مەبەستم ترسنۆکی لایەنی دەرونیە، جورئەتی ڕوبەڕووبوونەوەیان نییە، جورئەتی گفتوگۆکردنیان نییە، ناتوانن حەقی خۆیان بەدەست بێنن بە شێوازێکی تەندروست، بە شێوازێکی تەندروست. ئەو کەسانی کە لە خۆ بەزلزانن دایمی خوا بە سێڕاع، بە کێشمەکێشم، بە چاڵ هەڵکەندن، بە سنووری حەدی تۆ سنووردارەکەن وا لێکەن
حەقی خۆیان بێتەوە بڕۆن خۆی لە ڕاستیامە حەقی خۆی نییە ئەمە پارێزگاری کردن و دوورکەستنەوەی کەسەکەیە بۆ بازنەی خودی خۆی و دابڕانێتی لە خەڵکی ئەم کەسانە لە ناو ناخی خۆیانە زۆر هەست بەبێ دەسەڵاتی بێ ئیرادەی تەنیایی نەبوونی هاودەم نەبوونی هاوڕێ نەبوونی هاودڵ هەمیشە پێیان وایە کەس لەوان تێناگا هەمیشە پێیان وایە کەس لە ئازارەکانی ئەوان ناناسێ بێ ئاگا لەوەی ئەو خۆی مەقامێکی بۆ خۆی دروست کردووە خۆی لە خەڵکی دابڕانوە و لە ڕاستیشە ئێمەین بەهایم بەوانەڵین لە خۆ بەزلزانن لە ینی کەسێک کە خۆی بناسێ ئەو کەسانە باشە ناسێ و پێی وایە ئەو لە مستەوایەکایە ئەسڵەن شایانی بەزەیە نەک شایانی ئەوەیە من مەقامێکی پێ بەمە بڵێن بەرزە. پرسیارێکی ترم هەیە کە لەوانەیە پرسیاری زۆربەی خەڵک بێ ئاڵێکە کۆمەڵە کەسی ڕەخنەگرمان هەیە مەسەڵەن ئەم چای بۆ تۆی دانم ئەی خۆی تۆ مەڵی تفتە بڵێ شیرینە مەسەڵەن بۆنی حێری لێت باشە بەدڵە نییە نەفرێکی تریشمانەیە هەر چاکی ئێمە حەزیلی نییە دوو قمیشی لێ و دەستخۆشیەکە و زۆر سپاسەکە فەرقی بینی ئەم دوانە ڕەخنەگری بەردەوام لەسەر هەموو شتێک کە پێی وایە بەهێزە و معلوماتی زۆری پێ بۆیە لەسەر هەموو شتێک ئەم لەسەر هەموو پۆینتێک ئەوەسێ ڕەخنەی هەیە پێی وایە لە هەموو شتێکە ئەتوانێت لە هەموو مۆزوعێکە ئەتوانێت ڕەخنە بگرێ مەسەرەن سێری تەلەڤیزیۆنەکە ڕەخنە لە بێژەرەکە ئاگرێ مەسەرەن چێشتێکی بۆدانی ڕەخنە لە چێشتەکە ئاگرێ جلێ لە بەرەکەی ڕەخنە لە جلەکە ئاگرێ ناکرێت ئینسان شارەزایی بە قووەتی لەم هەموو بوارەیە هەبێ لێ کاتی جیاوازە ئەم کەسە بەڕاستی خۆی نەناسیوە معلومە یان ئەم کەسە لە حاڵەتێکایە خۆی بەز لە زانی خۆپەرستە خۆی کە ئەگەیتە قۆناغی خودناسی لەلایەنە ئیمانداریەکەیەوە لەلایەنە ڕۆحیەکەیەوە هەستەکەی کە تۆ ئینسانێکی زۆر ڕێز لێگیراوی زۆر بەهاداری وخوای گەورە ئەرز و ئاسمانی خستۆتە خزمەتی تۆ وەکو مرۆڤ وەکو بەشەریەت ئەو کاتە عیزە نەفسی تۆ ئەوەندە بەهێزە بێ حەزەکەی کاریگەری دروست بکەی لەسەر دەوروبەر حەزەکەی کاریگەری دروست بکەی لەسەر کۆمەلگا لەسەر ئەو پەیامەی کە بۆی هاتووی کە ئینسانێکی سوود بەخشبی وزەیەکی زۆر سەرف بکەی لە ئیسلاحی خۆت و دەوروبەر بەڵام بەکردار باشە لە هەمان کاتە کاتێک سێری هەموو بەخشەکانی خوای گەوراکەی سێری و نیعمەتاناکەی سێری تواناییەکانی خۆتەکەی لە قیمەی توانایە تۆ ئەتوانی چیبی بە یەک سگ ئێشە بە یەکدان ئێشە چۆن ئەتوانی لولبی لە ڕاستیە لەم نێوەندەیە بەرامبەر خوای گەورە و دروستکراوەکانی خوای گەورە و ڕوودا و قەدەرەکانی خوای گەورە زۆر هەز بە نەزانینی خۆتەکەی یعنی چی؟ یعنی پێت وایە تۆ کۆتا کەسی قەراربەی لەسەر ژیانی خەڵکی پێت وایە تۆ کۆتا کەسی ئەتوانی بڕیار بێ خەڵک چی بکە و چی نەکە تۆ کۆتا کەسی حکم بی ئەم ڕووداوە حکمەتی پشت ئەم ڕووداوە چی بوو پەیامی پشت ئەم ڕووداوە چی بوو یعنی تۆ لە بازنەی دەوروبەر نەک بۆ خودی ژیانی خۆت یعنی ئەو کەسانەی کە بەو شێوەیەن لە ڕاستیە خۆیان نەناسیوە و خۆیان نابینن یعنی هەمومان لە ماڵ و ئاوێنەمان هەیە بەڵام ئاوێنەیەک نییە خۆیان ببینێ کە چەند بریندارن کە چەند بە ئازارن و ڕەخنەش وەکو هێزێکی بەرگریکردن لە خۆیان بەکارێنن بۆ ئەوەی لایەنە شاراوەکان و تاریکەکانی ژیانی ئەوان نەبینی کاتێڵە چاکە تفتە بۆی نەیبینێ کە خۆی چەند کەبانوویکی خراپە کاتێڵە پەردەکەتان بێ سەلیقەیە بۆی نەیبینی خۆی ئەگەر پارەکان و سەرمایەکەی نەبێ ناتوانێت ئەو شتانە بکڕێ کاتێک ئاڵێ وڵا ئێوە بەس نازانن ژیان بکەن ئەو شتێک کە ئەو پشتی پێبەستوە خۆی خاوەنی نییە ینی دایماگەر من واز لە فیتڕەتی خۆم لە قیمەی خۆم بێنم جوابی ئەو کەسانە بەمەوە ئەهاڵێ ئەم دیڕە جوان نییە هیچ جوان نییە بەس ئەیکەم بۆی بینەر لێمان تێبگا ئەڵێ ئەیتەزێنم جوابی بەمە ئەیتەزێنم بەس تۆ بە شایانی خۆتی نازانی وشەیەکی بێڕێز لە دەمی خۆت بێتە دەرەوە موقیفێکی بێڕێزانە بۆ چکە زۆر لەوە پاکتری ئەوە فشار لە خۆت بکەی ئەم دیێڕە ناخۆشە بڵێ ئێمە لە ئیسلامە کۆمەڵگەیەکی مسلمانین زۆربەی زۆرمان باوەڕێکی باشمانەیە لەخوا بە زیابێت سەورەکەمی بین لە کۆمەلگا زۆر باشە وتەدەینەکە ئینشاءالله لە ئیسلامە پێشتر وا بە ئێمە وتراوە بۆ لەبەر ئەوەی کە کەسانی پێشووترمان تێبگەن ئەڵێ ئەگەر زەم و باسی کەسی چواردەورە بکەی وەکو وایە گۆشتی ئەو کەسەت بە کاڵی خوارد بێ بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیتوانیوە باسی وزەی ئەرێنی و نەرێنی لەو کاتە بۆ خەڵک بکە
بەڵێ ناچار بەچی تێگەیاندون بەڵێ بۆ بە زمانی ئەو قۆناغی تێگەشتنی قۆناغی تێگەیاندون بەڵام خۆخۆی زانیوێتی ئەگەر باسی کەسێک بکەی وزەی پۆزیتیڤی تۆ ئەچێت بۆ کەسەکە و تۆ سێرەکەی دوای باسکردنی کەسێک جەسەدیەن هیلاکی و نەفسیەن هیلاکی داشنیشت و هیچ نەکردو. یعنی ئێمە پێشتریش لە دینەکەمان پێیوتوین کە کەسێک بینەها وزەی خۆمان بۆ چواردەورمان سرف نەکەین لە بەسیترین شتەوە. چی بۆ کەساناڵی کە دانیشن باسی خەڵکەکەن حتمما بەخراپ چکە گەر بە چاک بێ پۆینتی باش بۆ خۆیانیت و وزەی ئەرێنی بۆ خۆیانیت و خۆشیان بەبێ ویستی خۆیان دڵخۆشە بن. تۆ دانیشە لە مەجلیسێکە باسی یەکی کە بە باشە بڵێ وەڵی مشایەتیم فڵانکە زۆر ڕێک و پێکەیە مەسەلەن لەو شتیا باشە نەفسیەن خۆت مرتاحی زۆر لەوانەیە هەنێ وەسفی و کەسە بکەی بۆ نەوە عەش نەبێ بەڵام نەفسیەن پێی مرتاحەبی. بەڵام کاتێک بە خراپ یان بە ناشرین یان کەسەکە سیفەتەکەشی تایە تۆ باسی ئەەکەیت سیفەتە ناشرینەکەی هەیە خۆی بەس تۆ یت پەخشیەکەی بڵاویەکەی تۆ بۆ خەڵکی تر نەفسیەن و جەسەدیەن زۆر هیلاکەبی. ئاگەر کەسێک خۆی بناسێ بگاتە قۆناغێکی تەواو قوڵی خۆناسی تی ئەگالەوەی کە ئیتر بەدەر لەوەی لە دینەکەمان حرامە ئەر بەڕاستی لە مەسائلە چۆنەڵی پەروەردەیەکەوە لە مەسائلە زانستیەکەوە چەند زەرەر لە جیسم و لە عەقڵی خۆی ئەات خۆی و کەسانی کە باسی ئەو ینی لەو مەجلیسانەیە دانشنیان چێژ لەو شتانە ئەبینن دیوە تاریکەکانی ژیانی خۆیان نابینن و بۆ ئەوەی پۆزش بێنێتەوە بۆ خۆی کە چەند ئینسانێکی غەڵەت ئەکا لە ناڕەحەتیە لە تەجروبەیەکی قورسایە یەت هین بۆ خۆی پیاکە پاڵپشت یەت هەوادار پیاکە هەڵێ فلانە کەس ئاوایە فیسارە کەس ئاوایە ئەم ئەوەی کرد ئەو ئەوەی کرد بێئاگا لەوەی کە خودی خۆشی هەمانەوە سیفەتانی تایە چونکە لە ڕاستیە من باسی سەرکەوتنی کەسێکت بۆکەم بە سەرکەوتنی کەسێک دڵخۆشم دیارە من لەسەر ئەو ڕێگەیم ئەو ئەهلم ئەو لە چەند هەنگاوێک لە پێش منەوەیە یا چەند هەنگاوێک لە دوای منەوەیە هاوسەفەری منە هاو ڕێگەی منە تایپی منە بۆیە من باسی ئەوەکەم. کاتێک منیم باسی کەسێکیش ئەەکەم بە خراپە یا بە ناشرینی یا بە بێڕێزی یان گوناحەکەی شایعەکەم یەکەم من شەریکم لە هەموو ڕەفتارێکی ئەوە لە ڕۆحیەکەوە کەسێکی با بڵێن پسپۆر لە بوارە شەرعیەکە ڕێک ئەو حکومە ئەیە و لە بوارە ڕۆحیەکەشەوە من هاومستەوای ئەوم ئەگەر هاومستەوای ئەو نیم چۆن ئەزانم ئەو شتاناکە چۆن ئەزانم ئەو بێڕێزیەکە چۆن من ئەوە چۆن ئەزانم کە ئەو وردەکارێکەوەتە من هاومستەوای ئەوم ئەمە یەک دوو لە ناخی خۆما سیراعێکم هەیە بەرامبەر بەو کەسە لە ناخی خۆما دژایەتی و دوژمنایەتیەکەم هەیە بەرامبەر بەو کەسە ئەو کەسە ئەو نەکات و مێشک و جوهدی منی بردووە ئێستا بە دوای هەر بەڵگەی کاگەڕم بی سەلمێنم بڵم کاکە من بەدەست ئەم زەلامەوە هیلاکم باشە پارە دەوری هەیە لەم شتە چۆن مەسەلەن حەسوودی بردن بە کەسێک پاری هەیە ئەتوانی چۆنی کۆنێکتیکەینەوە بەیەکترەوە پەیوەندی ئەزانی چۆنە دەرەوەی ئێمە هەمیشەم دێڕەتان گوێ لێ بووە و زۆر گوێمان لێ ئەبێ ژینگەی دەرەوە ئاوێنەی ناخی تۆیە یعنی چۆن حەسوودی کاتێککە من حەسوودیە بم هەست ببێ دەسەڵاتی خۆمەکەم هەست بێ سەرمایی خۆمەکەم هەست بێ بەهای خۆمەکەم چونکە هەنێک جار بەڕاستی من هەستەکەم ئەم شتە لە حەسوودیە ئەکرێ بێ بەهای خۆم یعنی لەوەی کە تۆ ناتوانی بگی بۆ شوێنی ئەو لەوانەیە کە هەموو کەسێک سیفەتی خراپی هەیە هەموو کەسێک دیوێکی هەیە کە خەڵک بەدڵی نییە ئەخر لەو مەرحەلەی کە خۆت ئەناسی منیش ڕۆژە لە ڕۆژان باسی خەڵکم کردووە منیش ڕۆژە لە ڕۆژان ئەسڵان ئەوەی کە من خۆم ناسیوە لە ڕێگایەکی قورسی هەزارەها جار ئەو پرسیارە بووە من بۆ بە فلانە کەس حەسوودم بۆ فیسارە کەس ئەوە لە مێشکمایە بۆ نەبیر لەو شتە ئەەکەمەوە لە قۆناغی خودناسیە کە ئێمە ئەڵین قۆناغی یەکەمی خودناسی تەرکیز خستنە سەر خۆتا ئەوەیە هەموو ئەو شتانی تۆ لە دەور و بەرتای بینی لە ناوڕاخی خۆتا بۆ یەگەڕی فلانە کەس سیارەکەی لە من باشترە دیارە شایانێتی من چی بکەم لەو باشتر بم و چی بکەم ئەو شتە بکەم کە شایانی خۆمە یعنی قۆناغی خودناسی تەرکیز خستنە سەر خۆتە لابردنی هەموو ئەو بۆ بۆیانەی دەوروبەرە بەعکسەوە ئێستا من کە سارێکی جوانە بینم کە ماڵێکی باشە بینم کە دایکێکی میهرەبانتر لە خۆمە بینم کە خێزانێکی بەختەوەرترە بینم لە ناخی دڵەوە یعنی ئەوانەی هاوڕێ من لە سیارە بووبم لە مەطعەما بووبم لە بازار ڕابووبم بە دەنگی بەرز ئەو دوعایاکەم
یا ڕەبی خوای گەورە بەرەکەت بخاتە ئەو ڕزقەی، یا ڕەبی 1000 ئەوە نەبە و 500 ئەوەش بە من بە، 1000 بەوە نەبە و 2000 ئەوە نەبە من بە. بۆ چکە پێ دوایە خۆشی دڵخۆشی تۆ لە ناوخەوە دڵخۆشی ئەوانی ترە. دەی ڕۆژە تۆرە بۆ ئەم دەوامە لە ماڵەوە مێردەکەت هەدیەکی بۆ کڕیبی داوەتێکەکە بوو بێ هەمان بە خۆشی تۆ هاتبن بێتە ئێرە و دوور بێ خوا کارمەندێکتان لە پرسیایە بێ چیەکەی وەڵاهی داون نەبی دەم داخەی تەواو هاوسۆزەبی لەگەڵ و کارمەندە هەموو خۆشیەکانی خۆت بێدەنگەکەی دێ عەکسی کەرەوە تۆ خۆت بێتاقەت بیبێتی ئێرە هەمان دڵخۆش بن ڕاستە و خۆ بێویستی خۆت دڵخۆشی دڵ و دەروونت داگرێ بە عەکسەوە ئەو کەسەی کە خۆی ئەناسێ پێی وایە نیعمەتەکانی خوای گەورە بوو هەموو بەشەریەتە پێی وایە دڵخۆشیەکان بوو هەموو کەسەکان تۆ مناڵ هەیە وایە بڵێ مناڵەکانە لە ئێستا فێری خودناسیەکەی الحەمدولillah ئەوان خۆیان بە فیترەت لەسەر ڕێگەی خودناسی نەگەر من لێیان تێگلێم باش دایکێکی تر کە تۆ ئەبینێ ئەتوانێ یارمەتی مناڵەکانی بە لەو ڕێگەیە بەڵێ بۆنە چۆن یارمەتیان بێت یعنی چۆن یعنی ئەوەی چۆن فێریان کات چواردە کاریگەریان لەسەر نەبێت چۆن فێریان کە بێ بۆ خۆیان بن ئەبێ خۆیان و ناخی خۆیان جیاکەنەوە بەدەر لە هەموو شتێک مەسەرەن چۆن ئیحتیمان بە خۆیان بن زیاتر لە چواردە وڵای ئەم بابەتە زۆرە خیانە تۆژێک دنیا پرسیارە کرێک نییە فەرعی لێ بێتەوە چۆن ئیحتیمان بە خۆیان من چۆن مناڵەکانیان فێری خودناسیکەن لە ڕاستیە کۆمەڵی فاکتەر هەیە گرنگی تەسیری ئایا بەڕاستی ئەگەر دایکە خۆی بناسی ئەتوانێت بە ناڕاستە و خۆ کاریگەری لەسەر مناڵەکان هەبێت وەڵامت وەرگرت کۆمەڵێک فاکتەر هەیە کاریگەریە لەسەر خودناسی یەکەم شت پەروەردەی خێزانە پەروەردەی دایک و باوکە دووەم ئەنجا ژینگەی خێزانە ژینگە کۆمەڵایەتێکە خاڵ و مام و پور و ئەمانە دوای ئەوە قوتابخانەیە دوای ئەوە زانکۆ دوای ئەوە شوێنی کار دوای ئەو علاقات و دیسانە ئەو پرۆسی کە تۆ تایە خۆت دووباراکەیتەوە بە هاوسەرگیری و مناڵ پەروەردەکەیتەوە لە فیترەتە ئێمە زۆر جار لە مەجای پەروەردەی یا لەگەڵ ڕێزمە هەنێک پسپۆڕی پەروەردەیەڵێ ئێمە پەڕەیەکی سپی و پاکین قسەکەی جوانە وەکو ئەوەی کە ئێمە چۆنمان بێ مناڵەکانمان لە قاڵە بین بەڵێ ئێمە پەڕێکی سپیمان پێەیە ئەی پۆشین بە جەستەی مناڵەکانمانە بەڵام لە ئەساسا لە فیترەتی مناڵە دوایین ئەو ڕیسێرچانی کە لەسەر مناڵ ئەکرێ لەسەر سروشتی ڕفتاری مناڵ ئەکرێ لەسەر زێهنی مناڵ ئەکرێ مناڵ خۆی لە فیترەتا خۆی ئەناسێ لە فیترەتا خۆی ئەناسێت چۆنە سەیریکە 1000 جار ئاوا لە کەوچکەکەکە تۆ هەرڵی مەکە ئەو هەرەی کاتەوە تۆ هەرڵی مەکە ئەوەی کاتەوە لە زێهنی خۆیان ئەو ئێوێ تاقی کاتەوە بزانێ مە چییە لە زێهنی خۆیان ئێوێ دەنگێکی تازە ببیستێ ڕفتارێک بکە یعنی دەرکی ژیان بکە بە ڕفتار و سلوکەکانی خۆی ئێمە لە قاڵبیەی نەڵێ نەخێرمەی کە ئەمە غەڵەتە ماستەکەی تی ئاوای سوێ بە فەرشەکە ئێوێ تاقی کاتەوە موادە نەرمە لەگەڵەمایە زبریایەکەی چۆنە چ ڕەنگێگە گرێ هەیەنی مامۆستا من ڕێگە بە مناڵەکەم ماڵەکەم وێران کە نا ینی مەبەستم ئەوەیە ناچینە وردەکاری پەروەردەکردنی مناڵەوە مەبەستم ئەوەیە مناڵ خۆی لە ئەساسا کە لە دایکە بێ خۆی ناسێ ئێوێ ژینگەی دەرەوە بناسێ خۆی ناسێ ئێوێ دنیا تاقی کاتەوە هەمیشە بە دایک و باوکەکان بڵێ مناڵەکەم ئاوایە ئەڵێم ڕێگەی بە بژی ڕێگەی بە دنیا تاقی کاتەوە ئەڵێ چۆنەڵم لەو قاڵبی کە دایانین لە کۆمەڵێکی یاسا ینی لە مەساحەی بۆ نمونە 100 مەتری ماڵەکەیە کۆمەڵێک یاسادانێ بەڵام ڕێگە بە لەو 100 مەتریا شتە بکاکە خۆی ئێوێ لەم ڕۆژانە ڤیددیۆکی یەکێک لە مامۆستاکانم بینیڵێ زۆر بە حەماسەواڵەیە گەرەتەوێ مناڵەکەت بە دەرەوە بڵێ نەخێر بە علااقاتی غەڵەت بڵێ نەخێر بە جگەرە و vەی بوو مادەی بێهۆشکەر بڵێ نەخێر ئەگەر بە ڕەفیقی ناکەس و ناکەس بەچە کە فێری غەڵەت یەکەن سەری ئەەکەن بە گۆمێکها بە توندی بڵێ نەخێر ڕێگە بە لە ماڵەوە بە تۆ بڵێ نەخێر گوێچکەی نەخێروتنت هەیە گوێت لێ بێ ینی گوێچکەیەکت هەیە گوێت لێی بێ مناڵەکەت بە تۆڵێ نەخێر هەر کاتێک قبولت کرد مناڵەکەت بڵێ نەخێر لە دەرەوە بە تۆڵێ نەخێر ئێدی ئێمە این هەموو سیفەتانەی مناڵەکە وێرانەکەی بۆ نیوە بەرامبەرکەی بۆ نیوە بکەی ئەمەت کرد دوای دەقەنێکی ئێوە کەساتی مناڵەکەم لاواز کرد خۆی لە ئەساسا دایک و باوکەکە خۆیان ناناسن بۆ ئەوەی دایکێک یارمەتی مناڵەکەی بە خۆی بناسێ لە پێشا خۆی بناسێ و ئیش بکە لەسەر ئەو چەند ساڵی بنەناسی معاملەی لەگەڵ مناڵەکەیە کردووە چێ لەسەر سکەی خودناسی بس ینی پرۆسی خودناسی شتێکی ئەوەنە درێژ نییە بڵێ من ناچمە ناوی کۆلێژێکی 4 ساڵی نییە قۆناغێکی ئەوەندە قورس نییە ئەسڵەن ئەوەنە بەچێژە ئەوەنە ئارامی کە ئەچیتە ناو پرۆسی خودناسیەوە بێویستی خۆت هەستەکەی کەشتێکی لەسەر دەریایە بە هەموو جوانیەکانی دنیای گەشتەکەی زۆر دڵخۆش بووم ئاوارێکیان هاتی زانیاریەکانە
پڕ بە پێستی خۆی بوو. زۆر سپاس و دڵنیاشم ئەو کەسی کە ئەو بینێ دوای ئەم پۆدکاستە سێرچی تەواوە بۆ کات و لە خزمەتانم بە شوێن هەموو معلوماتێکە گەرما و گەرم لەم قۆنا یعنی لە ئەسنای پەخشکردنی ئەم پۆدکاستە ئێمە تایبەتترین کۆرسی پرۆسی خودناسیمان هەیە هەر کەسێک بیەوێ یان بتوانێت ئێمە ئەتوانین هاوکاری ئۆنلاینیش ئەتوانی یارمەتینە کۆرسۆر ئۆنلاینە لە هەر شوێنێکی دنیا بێتوانی بەشداری بکەیت و الحەمدولillah خزمەتی چەند ساڵەمان ئەوەی خستۆتە ڕووکە ئێمە بڕوە زانستی و ئەکادیمیەکە و ئەزمونداریەکە ئەتوانین یارمەتی هەموو ئەو کەسانە بین بێنە دەواازەی خودناسی و ماوەی 6 مانگ لەگەڵ یانە ئەبم نەک ئەوەی کۆمەڵێ ڤۆیس و ڤیدۆ بخینە چەناڵێکەوە بڕۆگوێی لێ بگران نەخێر پرۆسی خودناسی دووبارە لەگەڵ ئەوانە ئەزمونەکەم چەند بارە لەگەڵ ئەوانە خۆم پەروەرداکەمەوە. ئافری سپاس دەکەم دڵخۆشم کەسێکی وامان هەیە بەڕێزی زۆر پێی مرتاحم کە ئافرەتێک هەیە ئەتوانێت بەو ئیشە جوانە وردە ئەکادیمیە سەرباری ماڵداری و میوانداری و مناڵداری و دیوە کۆمەڵایەتێکی خۆی ئەو دیوە زانستیە جوانەشی هەپێک یارمەتی خەڵک پامی ژیانی منە چێژی لێ بینم هەر بژیت چاوەکەمی زۆر سپاس مەمنون سپاس بۆ مانگەشت زۆر سپاس چاوەکەمی پۆدکاستی ژیوان پێشکەشکردن بە ئومێدی سوود بینین هەر شاد بن.